بەپەلە هەنازم هەمووی بەپەلێ هەمووی هەردەرێ دەی ئێخە دەیچێ و ڕووبارە گەورە گرانە خۆ دەبی خوای گەورە بیکاتە قسمەتە و زەبیدۆزیە. دوو ڕۆژی تەواوە گەڕان بە دوای گەنجەکەی شاخەسوور بەردەوامی هەیە لە ئێستا تیمەکان بەلەمی تایبەتیان بە گەڕان هێناوە لێرە کاکزانای غەواسی لێیەکە ئێستا گەڕانەوە. کاکزانە سڵاو لێ بێ ئەحواڵەیە تا شوێ چوون هەڵە گۆمانەی خوارێکە گومان دەکەین ئەو ناوە دەگەڕین و دەبی خوا قەڵەمی لێرە چ کاتێک دەردێ نازانین حادسەی کەوامان دیوە 20 ڕۆژ 30 ڕۆژ تەجروبە لەم جۆرە ڕووداوانە هەیە زیاتر ئەکەوێتە شۆوە. وەڵام ئەم جەنازەیە دلیشی لەبەر نییە تا بڵێ وەڵی گیر دەبێت 100% ئەم گۆمە نازانم ئەم گۆمە بەرایە لێمە هەمووتە بەرە ئەمە بەتەواوەتی حەفارەش ئەلحەقی لەم سەر لەوە سەر بەدەمەکەی گەڕا بەڵام دڵت داناکەوێ نازانی وەکو خەواز نییە 2 گۆمی لێ خوارە 45 دقیقە بچوین بە خەواسەکە گەڕام بنی و وڵای هەرەوە دەش نازانم وردەوە دوا دەگەڕێنە تاوەکو بەپەلە هەنازم هەمووی بەپەلێ هەمووی هەردەرێ دەی ئێخە دەیچێ و ڕووبارە گەورە گرانە خۆ دەبی خوای گەورە بیکاتە قسمەتە و زەبیدۆزیە. ئێرە زەحمەتە بۆ گەڕان ئەم چەمەیکە بەشا باشێڕاتی ئەپەڕێ وڵا ئەم خەڵکەی کە هەمووی مەزرعە شتی کردیە و لافاو دێ و سیمبەند و تێل و مەرە دەبا بەناو ئاوارێ وڵا هەمووی لەناو ئاوە خڕب کۆ بۆتەوە لێمان و ئەو سیم شتا دەبی بە وریاییەوە بگەڕێ خۆش نەخنجی. بە چەند جارێک سنووری سلێمانی بۆ ئیشێکی لەم شێوەیە بە دوای تەرمێکا بگەڕی چوارم دیتی تۆ لە شار باشێر بەزە شار باشێر 2021 سیانم لە ماوە دیتەوە باش لە پردی قەشان کچێکیکە خنکە ئەویشم دیتەوە ئەوە شانزە ئینشاڵڵا من بم ئەتوبی ئەوە بێ هەر کەسێک ئینشاڵڵا توی کامێرەوان پێیان نێ دەیدۆزیەوە میمۆی بدۆزرێتەوە کە سوکارەکەی دایک و باوکی لە چاڕوای نەجاتێن. کاکزانە هەرچەنە ئێوە سەرقاڵی کارە مەزەمێت چەند پرسیارێکە لێ بکەم تا ئێستا چەند تەرمە دۆزیوەتەوە؟ 7 ببانەوە 7 ببانە 320 تقریبا 4-5 کەسێکشم لە خەکان ڕزگار سەرچێ هاوکاری زانای غەواسە وڵات و ئەو ئەوانە لایەنی حکوومەت بەداخەوە هەر بری بەداخەوە باشترە سەلامەتری وا بڵێ باشتر یەک بتلی ئۆکسجینە بە کامیان بڵێ بۆت پڕ ناکەن تێچوو چەنە؟ تێچوو نییە ئەوە نییە برێنی بتلی ئۆکسجینی خەستەخانە نییە کۆمپرسەرێکی ئەوەن دێبای تەنها 4 ملیۆن 5 ملیۆنێکە دەیکردی و لە کارەبای ئیش دەی بتلی خۆت پڕ دەکەی بەڵام بۆ من جوان نییە ڕۆژە داعای بەلەم کە ڕۆژە داعای ئەوە کە خەڵک دەرێ کاکە تو چی داعای هەمووشتە دەکەی نازانن لە حالەتێکی وای ئێستا من بتلێکم بە تارکە 45 دقیقە 3 بتلیکەم پێە جەماعەتی بەغدا بۆیان پڕکردم ئەوانش سبەی ئەگەر بێ بە تار بێ دەستم بەردەبێ ناتوانین داوا لێک کەسکەی بەنیازی تاکەی بەردەوام بی هەتا دەیشۆم و دەینێژم بەڵێ تا ئێستا بە ترسی کەوتۆتە سەر ژیانە وڵا ئێستا دەماکەی کە بە غەواسەکە لە دارێک یعنی لە قەداری زۆر تیاناو ئاو جار بە سۆندەت پێوەوە هەموو سۆندە و حەبلە شتێک لێ گیر بێ ناتوانانی ئەی بەراو جێڕبی بەریدەی ئەوانە مەترسی بڵێ یعنی کاتە بۆ یای بەتەمای خۆ نەمێنی بڵێ تەواو نا من بەس لە جەنازەیەک لە سنووری هەولێر سەعات تقریبا 12 شەو منیان کردە بن ئاو لە تۆڕی ماسی گیر بوو باش بوو چەقوم پێ بوو دەنا ئەو کاتەوە تاوە دەفەوتێکی سەرکەوتوبی لەش ساغباوان زیاتر لە کاتێ ناگرم سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون لە ئێستادا گەڕان و پشکنینەکان بەردەوامی هەیە لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە هاوڵاتێکی زۆر لێرە کۆبوونەتەوە تاوەکو وەکو هاوخەمیەک لێرەن بەڕاستی لەوانەیە کەسانێک هەبێت نەتوانن بە شێوەیەک لە شێوەکان پشنەوە ئاوەکە بەڵام وەکو هاوخەمیەک بۆ خانەوادەیە لێرەن بۆیە بڕوا جەزا تەمەنی 24 ساڵە ڕۆژی پێنجشەممە پاژنی ڕۆژی پێنجشەممە لەسەر و ئەو بربەستەوە مەلەی کردووە بۆیە لەو کاتەوە کە ئەو بردوێتی تاکو ئێستا مۆماوی 2 ڕۆژ دەبێت کە گەڕان بە دوای تەرمەکەیدا بەردەوامی هەیە و سەرجەم ئەو لایەنە پەیوەنددارانی کە لە ناوچەکەدا هەیە و لە سلێمانیش و لە دووکانیش و لە تەختەخەوە بەشدارن لە بەدووەگەڕانەکە.